کەناڵە جیهانیەکان چۆن باسی کارەکانی مەسرور بارزانی دەکەن. گەورەترین شۆڕش بەرپا دەکرێت و 20 ملیۆن کەس بۆ هەرێم پەلکێش دەکرێت. لە کابینەی نوێیەمدا سەرۆکوەزیران مەسرور بارزانی کاری بۆ زیادکردنی سەرچاوەکانی داهاتی هەرێم کرد و هەوڵەکانی بۆ ئەوە بوون هەرێمی کوردستان لە پشت بەستن بە تەنیا بە یەک سەرچاوەی داهات ڕزگار بکات، ئەویش کەرتی وزە بوو. بۆ ئەو مەبەستا گرنگی بە کەرتەکانی دیکە بە تایبەتی کەرتی کوشت و کاڵ و کەرتی گەشتیاری درا. بازار بۆ بەرهەمی ناوخۆی جوتیاران دۆزرایەوە، کەرتی گەشتیاری گرنگی زۆری پێدرا. کەناڵی جەزیرەی عەرەبی لە راپۆرتێکی شیکاری و تێروتەسەلدا ئاشکرای کردووە هەرێمی کوردستان سەرچاوەیەکی گەورەی داهاتی خۆی دۆزیوەتەوە. کەناڵی جەزیرە ڕایگەیاندووە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بۆ ئەو گۆڕانکاریە ئامادە کردووە کە لە نەخشەی گەشتیاری جیهاندا ڕوویداوە. بەهۆی کارەکانی حکوومەتی هەرێمەوە لە ساڵانی داهاتوودا کوردستان بە دڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بواری گەشتیاریدا دادەنرێت. کەناڵەکە باسی پرۆژە گەشتیاریەکانی کابینەی نوێیەمی کردووە کە تاوەکو ساڵی 2024 ژمارەی پرۆژە گەشتیاریەکان لە هەرێم گەیشتوونەتە 1250 پرۆژە. سەرەڕای ئەوەش حکوومەتی هەرێم دەیەوێت کەرتی گەشتیاری زیاتر بەرەو پێشەوە بەرێت و لە کۆتایی ساڵی 2023دا پرۆژەکان بۆ 1500 پرۆژە بەرز بکاتەوە و کارێک بکات 20 ملیۆن گەشتیار سەردانی کوردستان بکەن. لە راپۆرتە شیکاریەکەی کەناڵی جەزیرە باس لەوە کراوە بەهۆی سەقامگیری و بەرقەراربوونی ئاسایش لە هەرێم و سروشتی دڵڕفێنی کوردستان و یاساکانی وەبەرهەمهێنان هۆکارن بۆ ڕاکێشانی وەبەرهەمهێنانی بیانی و گەشتیار بۆ هەرێمی کوردستان. پلانەکانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لە 4 ساڵی کابینەی نوێیەمدا بە سەرکەوتووی جێبەجێ کران و زۆربەی چاوەکانی جیهان لەسەر هەرێم بوون. مەسرور بارزانی توانی هەرێمی کوردستان بکاتە هەرێمێکی فرەداهات و گرنگی بۆ کەرتەکانی دیکە گەڕاندەوە.